میوانداری خاتونێکی دەستڕەنگینمان کردووە کە دەستڕەنگینی لە زۆربەی بوارەکانە هەیە. ئێستا کارەکانی لا نێو ستۆدیۆبوونی هەیە لەگەڵ میوانەکەمان و لەگەڵ ئاری باسمان لەوە ئەکرد کە ماشەڵڵا دەستڕەنگینیەکی یەکجار زۆر و کاری زۆر وردی ئەنجام داوە. جا ئێمە ئێستا چینە لای ئەو خاتونە با بزانین دەستپێکی کارکردنی لەکەیەکەوە بۆ کەمێک باسی ئەزمموی خۆیمان بۆ بکە و هەروە باسێکشمان لە شێوازی کارکردنی بۆ بکە با بزانین چۆنی فریای ئەوە ئەکەوێت کە لەم هەموو مەجالەیە دەستڕەنگینی خۆی تۆمار بکات. چینە لای خات و گوێستان عزیز کە بەڕێزیان دەستڕەنگین و ئێستا لەگەڵمان ئامادێ. خات و گوێستان سڵاو لێ بێتەوەم کاتت باش. زۆر سپاسانەکەم، زۆر مەمنون. ئەمە دووەم جارمەکە هاتوومەتە خزمەتی ئێوە. بەخێر بێ سەرچاوە. ماڵی هەمووانە تەبەن کورسات بۆ هەموومانە. پێشەکی زۆر دەستخۆشی لە ئێواکەم کە بەخێرمەتەوە. من هەر بیداد لە مناڵیمەوە زۆر خولیای ئیشی کاری دەستی بووم. هەر لە مناڵیمەوە یعنی بڵین 10 ساڵ بۆ نێژە گەشتمە 12 هەر هیواتمەوە بوو کە بڵین باوکەم خەیات بوو ئەتر چاوم لەوە کرد و شتەکان ئەوە ڕۆشتە دەرو من خۆم دەستم بە ئیشە کرد. ئەو لەبەرەوەی دەستم بردنار نەبێ دەرزێنە چێ بە دەستما و ئەزێتم پێنەگا ئەیوت مەچۆر سەرمەکیێک بەس کە ئەوە چۆ دەرەوە من دەستم واتە لە 12 ساڵیەوە کە حەزت لەم کارە هەبوو ئەو نەزوو دەستت پێ کردووە. یەکەم کارت لە چیەوە بوو دەستت پێ کرد؟ زۆرتر حەزە بە چی بوو دەستت پێ کرد و دواتر کارەکەت فراوان کرد؟ لە ئیشی بڵێن جلی خۆم ئادە دەرەوە جلی دەرەوە بێ ماڵەوە بێ حەز شێک بێ قیاسی خۆم وەرەگرت و لەسەر ئەوە خۆم دووبارە بڕی بۆ خۆم ینی ترسی خۆم شکان بوو بۆ شێوازە تم لە خۆمەوە دەست پێەکەم. دواتر ئیتر وردە وردە دەستم ئیشی خەیاتی و چەند دەورەیەک هەدم بۆ فێربوونی خەڵک کردەوە چەند قوتابیەکەم فێربوون لە بەردەستما و ئیسفادەشیان لێ کردی هەواتە هەر شتەکە بۆ خۆم نەبوو. دواتر گەشتاوی کە بڵێن ببم بە مامۆستای دوورمان کە ئەو کاتە زۆر هیواتم بوو خەڵکی فێرکەم. هەموو شکر لەخوا بەزیە بە فێربوون و شتی جوانیان دروست کردووە. دوای ئەوە هاتوومەتە سەربەشی سیرامیکیش یاخود دارتاشی ئافو پێش ئەوە دارتاشی لە خۆم مامۆستای پیشەیەم ئیتر لە بەشی دارتاشی شائیشم کردووە. ئەو شتانە زۆر بە وردی خەریکی بووم، زۆر احتیمامم پێیە، ورد بووم لە ئیشەکانمە بەڕاستی حەزمە کرد ئیشەکەم جوان دەرچێت. دواتریش هاتوومەتە سەر بەشی سیرامیکیش شتەکان زۆر جوانە گەل لەبەر دەستانە بێ ئەو گوڵی کە دروستم کردو ئاڵای کوردستانە بە گوڵ دروستم کردووە بە قەڵەم جاف بەڵێ کردووە پێوەی شتێکی زۆر نادیرە جوانە ئیشەکە وردە بەڵێ ئەوانە بە سیرامیک کراوە. ئیشی کەشم هەیە سیرامیک هەر لێرە لە بەرچاوتانە ئەمانم دروست کردەوە و دوایی هاتوومەتە سەر چی بڵێن ئکسواراتی خانمان ئەویش بە سیرامیک کردومە بە موتو موروی بڵێن بەڵام هی ئێرە نییە مورۆکان ئەوە لە خەریجەوە بۆ مێت زۆربەی ئیتر خوشکەکەم ئەو شتانم بەدەستەگەێنێ و دەتوانم بەکاری بێنم. لە دوای ئەوەش واتە موروەکان زۆربەی زۆری لێرە بەردەست نییە ئەتوانم یعنی لە وڵاتێکی ترەوە ئەگات بەدەستی لە بەریتانیاەوە جیاوازێکی لە چییە؟ لە کوالەتی موروەکە یاخود کوالەتی موروەکان فەرقی هەیە وە کۆمانەی ئێرە نییە. زۆر شت هەیە کە تۆ بتەوێ زیاتر دەرکەوێ شتەکە و ئەوێ احتیمامی پێبیت و لە شوێنی کەەوە دەستکەوێ زۆر باشترێکە ئێرە دووبارەیە. ئەگەر تۆ بتەوێت لاسایی لێرە بکەیتەوە وەکو ئەو دەرناچەکەتەوە مەبەستە لە مێش خات و کوێستان ئێمە زۆر جار ینی ئەوت من و خۆم وەکو پیاویان زۆر کە ئەو تێڕوانی نەمان هەیە هەندێک لەم بابەتانە وەرزین بۆ وەرزێکە بێ کە زیاتر لە بەهار و هاوی ناکە کەسێک جلی کوردی لە بەرەکە بە تایبەتیش بەهار لە وەرزەکانی ترا کڕیاریان هەیە ئەمانە بووەتە سەرچاوێکی داهات بۆ جەنابەت؟ بەڵێ بووە بەس یەک شتیکە هەیە لێرەیە کە ئەوە ڕێگرمان بۆ لە فرۆشتنەوەی ئەو شتانە ئێمە خۆی پێشتر لە پارکی ئازادی بووین ئیشمان لەوەیە کرد و بازارمانە کردەوە شتەکانمان زۆر ینی بەرچاو بوو بۆ بینەران خەڵکە هاو لەوێ سریە کرد و داوای ئەوەی ئەکری و شتی کەشی لێ داواکردین ئەوە بەو ڕەنگە نابەڕێیکە ئەوان توانی گۆڕانکاری لە ڕەنگەکانی شاکەین. بەڵام ئێستا ئەو پارکیان لێوەرگرتوینەتەوە
ئێمەش من لێرەوە هاتوومەتە کورسات بۆ بە تایبەتی بۆ ئەوە حەزەکەم ئەو پارکەمان بۆ بکرێتەوە ئیشەڵا بەم زوانە چونکە بەڕاستی هەر خۆم نیم خۆم یەکێکم لە نەخۆشانی هیوا زۆربەی نەخۆشی شناو نەفرانی کە لەگەڵمانان ئەو خانمانە یاویشمان لەگەڵ خانمیش هەمویان دەزڕنگینێکی زۆر تایبەتن یعنی شتەکان زۆر تایبەتن کە هاتن بڕواتان هەبێگەر سێری شتەکانیان کردایانی ناوازە بوون نیە ئەو پارکەتان بۆ بگەڕێتەوە و خاتونەکان و پیاوانیش بێکەوە بتوان ماشی کارە جوانەکانی خۆیان بکەن چونکە ئەمانە کاری دەستین و هاندانێکن ڕەنگە بۆ ئەو خاتونانەی تریشکە هێشتا لە ماڵەوەن و دەستیان نەکردەوە بە کارێکی تایبەتی خۆیان کە هیان بێ خات و کوێستان سینی شەبینم لە نێو کارەکان تا ڕەنگە تۆزە لە بابەتی ئەکسسواراتەکەەوە کەمێک دوور بێت ئەمان ئەگەڕێتەوە بۆ ئەکسسواراتی ناو ماڵ زیاتر ئەمان لە چی دروست کردووە چونکە دووکاری زۆر جوانە سەرنج ڕاکێشن دەست بەجێ سەرنجە ڕاکێشن مادەکانی چۆنە چۆنی دروستیەکەی گەر باسێکی ئەمەمان بۆ بکەیت ئەوان مادێکی تازەیە ئەو مادەیە ڕایزنە لە وڵاتی ئەمەزۆن هەیە لێرە نییە بەس من لەوێ کە خوشکێکم لە بەریتانیایە بۆ ئەڵێم ئیتر داوای مادەکەم بۆکە لەوێ مادێکی ئەسڵا بەدەستمەگات ئەو شتانی کە دروستیەکەم ئیتر ئەنواع سینیە ئێستاوە لەبەردەستایە بەس بە ئەنواع ڕنگ و شگوڵ و هەیە گوڵی تیاکەم هەیە بە و شێوازە هەیە بە ڕەنگەکانە گوارم ئەمە هیچ پێویستی بە چوزانم بە ئامێرێکی دیاریکراو هەیە دواتر کە تۆ مادەکەت دانا پێویستی بە گەرمکردن هەیە چۆنی ئاوا ئەم مادەیەکە دای ئەنەی ئەی بەستێت و دواتر توانی بەکاری بێنی ئەگەر کەمە ڕوونکردنەوەمان لەسەرەوە بیتە بۆ ئەوە خۆم ئەو سینیە خاستن سێ ڕۆژێوێت بۆ وشک بوونەوە هەر بە ڕۆژێک نابێت تۆ ئەو توانی ئەمڕۆ دروستی کە ینی ئەمڕۆ دروستێکم ئەو بە فکری مێشکی خۆم ترچیم بێت بەو شێوازە دروستێکم ئایا گوڵی تیاابێ یاخود بەم شێوەی کە لەبەر دەستانایە ئەوە دروستێکم و حازرێکم ئەو ڕۆژە تەعاان وازی لێهێنیت کاتی زۆر زۆرەوە یعنی لە بەیانیەوە تۆ خەریک بێت تا ئێوارە ئەجا چونکە چەند وەجبەیەک ئەبێ وشک بێتەوە وەجبە یەکەم دانی دووەم ئەبێ وشک بێت و ئەجا دووەمی تێکەکەی مادەکان لێک لە دوایەک بەکارەهێنی ئەگینا سەقەت دەرەچێ ئەبێ فکرەوەی و لێزانینە هەبێ بۆ ئەم مادێ زۆر حساس و کیمیاییشە باشە با بینە لای دەستبەنەکان هەموو شێمانە دیزایانی خۆتن یعنی بیرۆکە و بیری خۆتن ئەیانکەی بە دەستبنیان شتێکە ئێوە تۆ سەرچاوە بەکاری بێنیت بیرۆکی لێ وەربگری خۆی لە مێشکی خۆمایە ئەو دیزاینانە بەڵێ هی مێشکی خۆمە ئیتر فکرەکان وردە بۆ مێت هەچ کەسێ دەزڕنگین بێت ئەزانێت لەو بارە وردە چۆن شاعیر شعری بۆیت ئێمەش ئەو شتانە بە مێشکی خۆمان وردە بیر لە شتی زیاترەکەم و ینی دایم حەزەکەم لە گۆڕانکاریە بم لەو کۆنەکانە نەوەستم باشە بۆ ڕەنگەکان زۆرتر سوود لە چی ئەبینی چونکە بێگومان هەرێکێک لەم کارە ئەکسسواراتیانە پڕن لە ڕنگ هەتاوە ڕەنگەکان زۆرتریش بێ زیاتر سەرنج ڕاکێشە و ڕەنگە خواستیشی زیاتر لەسەر بێ ڕێکخستنی ڕەنگەکان زۆرتر پشت بەچی ئەبەستی ڕەنگەکان ئەویش هەر بە هەمان شێوە ئەبێ فکری خۆمی بۆ بەکاربێنم هەچ کەس ئارەزووی ڕەنگێکێتی ئێستا من زۆربەی خەڵکە داوام لێکە لە ڤایبەرەوە لە پیجەکەمەوە داوایەکەن بڵین ئیتر بە ڤایبەر ساڵمانە بێت و ئەڵێ بۆ ڕەنگە نا بە ڕەنگێکی کا بۆم دروستکە ئێمەنیش ئەو ڕەنگانە بێت لە مێشکی خۆما داینم کە چۆن دروست دەکرێت خاستن ئەو ڕەنگی دیزای بڵین ئەوەی سینیەکە ڕەنگی شینی کاڵ هەیە شین تۆ لەگەڵ گوڵاڕێکیەخی شتێکی زۆر ئەجار دەرەچێت بەپێی وەرزەکان گۆڕانکاری بەسەر شێوازی دیزاینکردنی ڕەنگەکان و ڕێخستنەکانیان نایەت بە تایبەتر بۆ ئەکسسواراتی خانمان بەڵێ بۆ سواراتەکانیش بە هەمان شێوە لە کاتی وەرزەکانە ئێستا دەمە و پاییزین ئەبێ مەیلە و زەر بێ گەڵا خۆی مەیلە و زەر دەبێت ئێمە ئەو گوڵانش کە بڵین ئەو ملیۆنکانش کە دروستێکین ئەبێ بەپی وەرزەکەش گونجاو بێ لەگەڵ جلیش و لەگەڵ وەرزەکەشا گونجاو بێ باشە خات و کوێستان زۆر دەستڕەنگینمان پرسیوە تومانە بۆ نمونە ئەم ساڵ مۆدی چییە؟ یعنی بەتایبەتی لە بەهارە زیاتر ئێوە لەم چەند وەرزەی تردا شت خەزنەکەن بۆ کاری دەستڕەنگینی خۆتان خەزنەکەن و لە بەهارا بیفرۆشن چۆن ئەزانن ئەما بێتە مۆدی ئەم ساڵ
ینی لێستەوە پلانێکەیە شتێکەیە نێنی شەکەتانەمانە ئاشکرا بکەین بەڵێ بۆ قسەی تو حالیان شتم لەبەر دەستایە یانی داوا کرا و تەڵەبیان لێ کردوم بەس تاو نەبوو هەتا بیهێنمە بەرنامە شتێکی زۆر ئەجایبە ئەمە بڵێن خانمان کە لەچکیان بەسەرەوە نەبی لە ملایە ئەو ملیانکەیە بەڵام شتێکی زۆر 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 وردەکاریە یعنی بەڕاستی هەچێک پیشانم ماوە وتمە ئەم وروە هەیە لێرە وتیانە نەوەڵا لێرە نییە نردومە بۆ خارج لەوێ بەدەستم بکات اینجا وردە وردە ئێستا ئیشم تیا کردو بەڵام تاو نەبوو فرای ئەم بەرنامەی بخەم زۆر شتێکی نایە بە و زۆر جوانیشە ینی خانمان دڵنیام هەمووی پڕبەدڵ حەزیان لێ بۆ جلی کوردیش و بۆ مۆدێشە ینی لێسەوە دڵنیە ئەگەر هەندێک کار هەیە کە بکرێت لە بەهارە بەڵێ خواستی ئەبێت بەڵێ چونکە بۆ حەفلەش بۆ مناسبەش بۆ هەموو شتێکە بێت لەگەڵ هەموو وەرزێکا گونجاوە زۆر باشە خات و کوێستان دواوتەی خۆت بۆ خانمان چی با خاتونەکانی تر ئەڵێ کە ئەگەر کارێکی دەستڕەنگینی هاوشەوەی ئەم کاری تۆ ئەزانن بەڵام هێشتا دەستیان پێ نەکردووە ڕەنگە ترسێکیان هەبێ ڕەنگە دوو دڵ بن لەوەی کات چۆنچۆنی کارێکی تایبەت بە خۆیان دابمەزرێن بەڕێستان چی بە خاتونەکان ئەڵێ من لێرەوە دەستخۆشی لە هەموو خانمانەکەن ئەو خانمانەی کە زیاتر بێ ئیشن لە ماڵەوە یعنی ئیشیان نییە وە لەو خۆم ئیشم هەیە ڕاستی من بە مامۆستاییەوە مەشغوڵم بە ئیشی ناو ماڵیشەوە بۆ لەم ئیشانە خۆشبی لەگەڵ ئێوە بەڵام ئەوانەی کە لە ماڵەوەن فەراغێکیان هەیە هەموو کەس فەراغی هەیە لە ماڵەوە ئەتوانێت هیچ نەبێ لە ڕۆژێکە سەعاتێکدانێ بۆ ئەو شتانەکە توانێت ئەگە خۆشی درستیکە بۆ خۆی زۆر تامێکی جوانتری هەیە خۆشتری هەیە ئەو شتە تۆ بۆ خۆت دروستەکەی بەڕاستی من بیرم ناچێتەوە ینی یەکەم جل کە خۆم بۆ خۆمم دووری قەمیسێک و تەنورەیەک بوو یعنی قەت لە بیرم ناچێت تۆ شتێکی زۆر عجایب دەرچوو بوو جا هەوڵ بن دەزڕنگینی خوان پیشان بند بۆ لەو بوارانەیتر لە دوورمانە بێ خود لە سواراتە بێ خۆمەرج نییە پارەی زۆریش سەرف کات خۆ من ێستاڵم بازە شتێک دەست ناکە بەس خۆمەرج نییە ئەو کولفەیە بکەوێتە سەری بە شتێکی باسی دەست پێ بکات خاتی کردستان عزیز دەستڕنگین زۆر زۆر سپاس بامەدە بۆ خۆشبەخت بنجارێکی لەگەڵمان بووی بە هیوای کاری جوانتر و باشتر و بە هیواشینەوە داواکاریتان بگاتە جێگەی خۆی و ئەو بازاڕەتان بۆ بکرێتەوە دووبارە سپاس دەستەکانە خۆش بە خات کوێستان بەخێر بێ سەرچاوە